يعني تۆ کە ڕێتداوە کۆمەڵێ ژمارەی پیاوی نامەحرەم 20 دانە 100 دانە 40 دانە لە مۆبایلی ژنەکە تا بێ لە مۆبایلی کچەکە تا بێ شەرعی ئەمە بۆ حەڵاڵەکە هەر کامێکیانی بوێ هەر دەقەیەک بەلەمسێ پەیوەندی پێوەکە و خەلوەی لەگەڵەکات شەرعی ڕێی پێداوی ها چ دینی ڕێی پێداوی ئەم ئیسلامە ڕێت پێیا بەوە تۆش نەگەت کۆمەڵی پیاوی نامەحرەمی لەبەردەسا بێ هەمووی ڕسمی لەسەر ڤایبەر و واتسەپ و تەلیگرام و نازام چی و چی دانا بێ کۆمەڵی سناپی لا بێ هەر دەقەیە ویستی نامە بۆ وەرگامێکیان بنێرێت شەرعی ڕێی پێداوی بۆم شەرعی ڕێی بە مافرەتە داوە شەرعی ڕێی بەو نامردوو پیاوانە داوە کە ئاوا بۆ شێوە لەگەڵ ئافرەتان نابن قەت دین ڕێ بەمانە نایە چۆن حەڵاڵیەکەی بۆ خۆت کەیفی خۆتە لە قیامەتە باجەکەی ئەم ئیسلامی ئێمە قەت ڕێ بۆ شتانە نایە حەڵاڵی نەکردووە بە دروستی نەزانیوە ئیتر کێ حەڵاڵیەکە حاڵی خۆی بینێتەوە لە ڕۆژی قیامەتە وە کێش قبوڵیەکە خەتەرێ سەباسێکین ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم بە دەیوث ناوی بردووە کافر بێ ناچێتە بەهەشت لەژێر هیچ بیانوویەکە شەرعی نییە